بەڵێ کاک کارزان سلااوت لێبێتن سلااو لە بینەرانی بەڕێزیش بێ لە ئیدارەی سۆرانیش هاوشێوەی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان گربوونەوە بۆ پشتگیری کوردانی ڕۆژاوا بەڕێوەچێتن لە ئێستاداوەکە بینن هاوڵاتیانێکی بەرچاو لە ئیدارەی سۆران گربوونەوە ئەنجامەدەن ئەگەر کامیرمانم یارمەتی دەرم بێتن وێنەکان بگوازێتەوە ژمارەی بەرچاو لە هاوڵاتیانی ئیدارەی سۆران ئێستا گربوونەوەکەن و ڕێپێوانەکەن لە دێو شەقامەکانی ئیدارەی سۆران بەڕێپێوانە ڕۆ لە شەقامی حریق پشتیوانی خۆیان بۆ ئەو زوڵم و ستەمەی کەوا بەرام دەرحەق بە هاو نیشتیمانیان هاوزمانانی کوردمانەکرێتن لە وڵاتی سووریا ئیدانەیەکەن و داواکەن کە کۆتایی بەم شەڕ و نەهامەتیە بهێتن کەوا بەسەر هاوڵاتیانی ڕۆژئاوا دێتن من ئەمەوێت چەند هاوڵاتیەک وەربگرم سڵاوتان لێبێتن ئەم گربوونەوەیتان بۆ چیە واتانەوێت چی بڵێن ئەم گربوونەوەی ئێمە بۆ پشتیوانیە لە خوشکوبراکانمان لە ڕۆژاوای کوردستان مامەستا ببوو لە تۆزە سەریع بڕۆین بۆ پشتیوانیکردنە لە بەرخۆدانی کورد لە ڕۆژاوای کوردستان وەک دەبینی چەند ڕۆژێکە قەتڵ و عامیان ڕوبەڕوو بۆتەوە کورد پێویستی بە یەکگرتووی هەیە بە یەکدەنجی هەیە کورد پێویستی بە پاراستنی خاک و ئاو و هەوای خۆی هەیە بەدەستی خۆی بەهێزی خۆی بە بازووی خۆی بە یەکگرتنی خۆی بەداخەوە دەردی کورد یەک نەگرتنە چارەسەرەکەشی یەکگرتنە کورد لە هەر کاتێک زیاتر پێویستی بەوەیە کۆنگرەیەکی نەتەوەیی ببەستێت لە ژێر چەتری ئەو کۆنگرەتەوەیەدا ئیعلانی یەکگرتووی خۆی بکات هەتاوەکو یەک نەگرین هەرچی هێزی دەوڵەتانی داژیکەر و بێگانە هەن دەرەخەتمان دێن جارێک بە ناوی دین جارێک بە ناوی هەر جارە بە بیانیەک بە پاساوێک پەلامارمان دە قەتڵ و عاممانەکەن بەداخەوە گەل یەکگرتووە بەڵام قیادەی کوردی سەرکردەکانی کورد لە حیزبە سیاسیەکان هەڵوێستی یەکگرتوویان نییە داوایان لێەکەین وەکو گەل یەکگرتوو بن وەکوی کێمە هەمووی توێژ جیاوازەکان بەیەکەوە لێرەین ئەمانیش یەکگرتوو بن بۆی کە بەرخۆدانی خوشکوبراکانمان لە ڕۆژاوای کوردستان سەرکەوتوو بێت ئەم خەتەرە لەسەر ڕۆژاوا تەنها لەسەر ڕۆژاوا نیە دڵنیا بن چەند ساڵی داهاتوو باشووری کوردستانی شەگرێتەوە زۆر سپاس بەڵێ ڕای هاوڵاتیەک بوو لەسەر ئەم گربوونەوە خۆپیشاندانەی کە ئەنجامی ئەدەن هاوڵاتیان بە حەماسەوە بەژارن لەم ڕێپێوان و گربوونەوەیە داواکەن کە ئەم شەڕ و نەهامەتی کە لە وڵاتی سووریا لە کوردستانی ڕۆژاوا بەسەر کوردان هاتووە کۆتایی پێ بهێنرێتن من ئەمەوێتن هاوڵاتی تر وەربگرم سڵاوتان لێبێتن ئێوە ئەم گربوونەوەتان بۆ چیوەتانەوێت چی بڵێن ئەمە دەمانەوێت بڵێن ولا چوارچەوەی ئەو پەیامەی من دەبا چیتر دەور و بەرمان لە ئێمەی کورد سکاڵا نەکا با بۆ دنیا بسەلمێنین یەک ڕێزیمان باڵا دەکا دەبا چیتر دەور و بەرمان لە ئێمەی کورد سکاڵا نەکا بۆ یەک ڕێزی و تەبایی کورد هەر هەموومان باڵا بکەین لە وەک هەر وەک چۆن دژمنی بەعس نەیتوانی لە ئازگەلی کورد لە ئازگەلی کورد بتوانێت کورد قرق بکە ئای قورتان بەسەر ناتوانن یەک ڕێزی و تەبایی لە هەر چوار پارچەی کوردستان ئێمە لە نێو ئازارێکین کورد لە هەر شوێنێکی ئازاری دنیایدا بێ ئازاری هەمومانە بۆیە ئازار و مەینەتی هەر کوردێک لە هەر شوێنێک بێ پێویستە یەک دەنگ و یەک ڕێز بین بۆ ئەوەی نەتوانن قرقمان بکەن کە نەیانتوانیوە بە پێیاوی قڕەکردنی کورد کە ئێمە پێیان دەڵێن ئەی قورتان بەسەر ئێمە چەندین هەڵەبجە و ئەنفال و کیمیابارانمان بینی چەندین لە ناوچوون و شەڕی دژ بە کوردمان بینی بەڵام نەیانتوانین هەر وەک چۆن دژمنمان نەهێشت دژمنی سەدام حوسێنی گۆر بە گۆر کە چی کرد بەرامبەر کورد کە توانی ئەو خۆی بەسەر کەوتوو بزانێت کە قڕغی کردین بە حسابی خۆی بەڵام نەیتوانی لە کۆتاییشدا ئەی قوڕی بەسەر چۆن ڕوبەڕووی بۆەوە گەلی یەکگرتووی کوردستانی باشوورمان کە توانی بەعسی خوێنمش لەناو بە بۆیە داواکەم گەر ئێمەی کوردی یەکگرتوو بین هەر کەس بڵێت ئێمە شێرین هەر وەک چۆن بەعسن نەهێشت سەد بەعسیش بێ پێی دەوێرین